سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداریەوەی ئازیز و خۆشەویست شاد دەمەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم. لە بەرنامەی باس خواسی ئەمڕۆماندا باز لە ئادابی سەردان و پەیوەندی کۆمەڵایەتەکان و ڕێخستیانەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە لە ڕێی ڕێخستنی خێزان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و ئادابی سەردان و سەردانی نەخۆش و جەژنەکان و زۆر مناسەباتی دیکە دەیەوێت کۆمەڵگە بکاتە کۆمەڵگەیەکی پێکەوە نووسا و کۆمەڵگەیەکی هەماهەنگ، کۆمەڵگەیەکی کۆک و تەبا و دوور لە شیرازەپسان و پەرتەوازەیی و شپڕێوی. ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵی یاسای دابوجوانی داناوە، ئاینێکە لە بچووکترین کاروباری موسڵمان و نیشتەجێبوانی دەوڵەتەکەیەوە تا گەورەترین کاروباری سەرۆکایەتی و پلەپایە سیاسی و ئیداریەکان یاسا و ڕێسای تایبەتی بۆ داناون و دەیەوێت هەموو شتێک بە پێی یاسا و بە پێی ڕێسا بڕوا بڕێوە. ئادابی سەردان و پەیوەندی کۆمەڵایەتەکانیش تەنانەت لە قورئانی پیرۆزدا لە سوورەتەکانی نور و سوورەتی حوجڕات و زۆر ئایەتی دیکەشدا باز لە ئادابە کۆمەڵایەتیەکان و سەردانی نەخۆش کراوە و فەرمودەکانی پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم پڕن لە ڕافەکردن و وەکوڵێ ڕنگ پێدەرەوەی ئەو ئایەتە پیرۆزانەی کە باز لە سەردان و پەیوەندی کۆمەڵایەتیەکانەکەن. ئەمەش تەنها لە پێناو پاراستنی شکۆی خێزان و تاکەکانی خێزان و سەرنجام دروستکردنی کۆمەڵگەیەکی پڕ لە هەماهەنگی و پڕ لە خۆشەویستی، چونکە ئەو کۆمەڵگەیانەی کە کۆمەڵگەیەکی دوور لە یاسا و ڕێسا و ئادابەکانن و پابەندی ئادابەکانی سەردان و سەردانی نەخۆش و جەژنەکان نین، کۆمەڵگەیەکی هەڵوەشاوە یا کۆمەڵگەیەکی گۆشەگیر دەرەچن وەکو ئەوروپا. بۆ مەبەستە قسەکردن لەسەر گرنگی ئادابە کۆمەڵایەتەکان و زانینی ئەو ئادابانەی کە پێویستە ئێمە لە کاتی سەردان و میوانداریەکانماندا، سەردانی نەخۆش و بۆنە کۆمەڵایەتیەکانماندا ڕەچاویان بکەین لە پێناو ئەوەی کە خوا لە خۆمان ڕازی بکەین و کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیەکی ئارام و ئاسایش بێ. میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا سەید عوبێد زانای ئاینیم کردووە پێکەوە تاوتوێ و باز لەم پرسە دەکەین. مامۆستا زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ جەنابی شێت سەرکەوتوبیە. ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند گرنگی بە جار هەر سەرتا پەیوەندی کۆمەڵایەتەکاندا یان بۆنە پەیوەندی کۆمەڵایەتەکان و هامووشە و سەردان و ئەم شتانە چ گرنگیەکیان لە ئاینی پیرۆزی ئیسلامدایە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وآله وسلم. دیارە خوای جل جلاله پێش ئەوەی کە باس لە ئاینی و ئیسلام بکەین هەر ئەسڵی خلقەتی بەشەریەتی وەها دروستکردووە. ئینسان دروستکراوێکی وایە ناتوانێت بە تەنها ژیان بەرێتە سەر، چ لە ڕوانگەی مادیەوە بێت کە پێویستی بە خەڵکانی تر هەیە و چ لە ڕوانگەی معنەوی و دەرونیەکەی بێ کە پێویستی بە هاوڕێیەتی و ڕفاقەتی کەسانی تر هەیە. کاتانە ئەسڵ لە ژیانی ئینسانەکانە وەکو ژیانی هەندێک لە ئاژەڵەکان نییە. هەندێک لە ئاژەڵەکانیش وایە پێکۆ ئەژین، بەڵام هەندێکیشیان هەیە بە تەنها ژیانی خۆی دابینەکات و مسۆگەرەکات و پێویستی بەیەکێکی تر نییە هاوکاری بێت و هاو دەستی بێ. بەڵام بە تایبەتی مرۆڤ لەو ڕۆژەی کە لە دایک دەبێت پێویستی بە چاودێریەکی تایبەتی دایک و باوک هەیە تا گەشە دەکات لە پێچانەوەی و لە بەخێوکردنی و پاکڕاگرتنی. کاتێکیش کە گەورە دەبێ ئینسان، ئەو ئینسانە با زۆر زانایش بێ، با پاڵەوانێکیش بێت، با زۆر دەسەڵاتی هەبێ، زۆر بیرتیش بێت، ئیلا پێویستی بە کۆمەڵگاکەی خۆی هەیە، ئیلا پێویستی بە دەوروبەرەکەی خۆی هەیە لە ڕوێ لە ڕووەکانەوە. ئەگەر زانا بێ پێویستی بە نەزانەکان هەیە تا زانیاریەکەی خۆی بۆیان باسکات. ئەگەر بەهێز بێ پێویستی بەوە هەیە کە بێهێزەکان لە بەرامبەریە یا بەهێزەکانی تر ئەنجا هێزەکەی ئەم دەرەکەوێ. کاتە خوای جەلە جەلالوه هەر ئینسانی وەها دروست کردووە، بەڵام ڕێزی لە ئینسان ناوە کە پەیامی خۆی بۆ ناردووە. چونکە ئینسانەکان دەرئەسڵ کائینێک و دروستکراوێکی کۆمەڵایەتیە مرۆڤ، کەس ئیدعای ئەوە نەکا بڵێ من نەتوانم بۆ خۆم بژیم، بەڵام خوای گەورە بۆ ڕێخستنی
ئەم ژیانە کۆمەڵایەتیەی ئینسانەکان مرۆڤەکان لە بین یەکترا وازی لێ نەهێناون دەستی لێبەر نەداون پەروەردگار لە حەزەتی ئادەم تاکو خاتم الأنبیا پێغەمبەرانی بۆ نردوین علی نبینا علیه الصلاة والسلام و پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامی ئیسلام کە کۆکەرەوەی پەیامە هەموو پەیامەکانە یەکێک لە ئاماژەکانی یەکێک لە کارەکانی لە دوای ناسینی پەروەردگار لەگەڵ عیبادەتکردن بۆ خوای گەورە لە دوای ئەوە ناسین و معاملەکردنی مرۆڤەکانە ڕێخستنی یاساکانێتی لە بین ئینسانەکانە لە هەموو یاسانەکانی بە تایبەتی یەکێک لەو شتانی کە ئیسلام گرنگی پیاوە مەسائیلی خێزانە پاشان لە خێزان بەرەو خزمان بەرەو دراوسێتی بەرەو هاوڵاتی بوون و وەکو جەنابیش لە پێشێکیگە ئاماژە پێکرد هەندێک لە سوڕەتەکان زۆر ئاماژە بەم مەسائیلە گرنگانە ئەکەن لە پەیوەندیەکانەکەنە کە یاسایەکی شەریعەتی خوا ڕێکخراوە بۆ ڕێزگرتن لە ئینسان بۆ پاراستنی ماڵی ئینسان ئەمە ئینسانەکان بەیەکۆن مرۆڤەکان بەیەکۆن خۆگەن مرۆڤەکان تاک بن ئەو یاسایی بۆ چییە کاتانێ لەو بوعدەوە لەو دووربینیە گەورەوە کە سەیری یاساکانی شەریعەتی خوا ئەکەیت هەمووی ئێرشادات و ڕێخستنی ئەوەیە کە ئینسانەکان چۆن لەگەڵ یەکتریا بژی چۆن مامەڵە لەگەڵ یەکتریا بکە بە شێوەیەکی تەندروست و گونجاو کە ئەو ئەندازە تەمەنی کە هەیە بە شێوەیەکی چاک و جوان بەڕێی بکات و بەڕێوە بچێت لەرەوە لە شریعەتی ئیسلامە لە قودوتوێی قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە سەرچاوەی شەرعی خوان و ئادابی شەرعیمان فێر ئەکەن یەکێک بابێکمان هەیە دەرگایەکمان هەیە کە پێمانەوترێ شێوازی سەردانکردن واجباتی سیلەی ڕەحمەکان پەیوەندیەکانی ئینسان لەگەڵ نەخۆشەکان مناسەبەکانی جەژن کارەکانی تر کە ئینسانەکان ئەم ڕێخستنە جوانە مامۆستا ئیسلامی پیرۆز چۆن ڕێخستن بۆ ئەماکات چۆن ینی کامێ ئەو میکانیزم و ئەو هەنگاوانەی کە ئیسلامی پیرۆز لە پێناو ڕێخستنی پەیوەندیە کۆمەڵایەتەکانی ئێمەدا گرتوێتە بەر و داواش لە ئێمەکە کە ڕەچاوی بکەین و پەیڕەوی لەم یاسا و ڕێسایانە بکەین یەکەم میکانیزمێک کە بێ بچێندێت لە زهن و بیری تاکیکی مسلمانە ئەوەیە ئێمەی ئینسانەکان کەسمان لە کەسمان زیاتر نییە و ئەسڵ ئەوەیە تعارفمان ببێ کە خوای جەل جەلالوە فەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا أصل بنماي إنسان كان جوازة زمانيا رنجان نتويان جوازي كلتوري هرچی من جوازي كان بلا ما فرمي إيوه من آوا دروس كدوه كقرام بولي تعارفوا يكتري بناسن يكتري أشنا بن انجا فرمي إن أكرمكم عند الله أتقاكم كاتاني أصل أويا بنماي هاتو شو من لبيناك لدواي أمدين سر آدابي جوانتر لما أما بشويكي قشتي إنسانا كان أشنا بمن بيكتري بشويكي قشتي بشويكي تايبات إنسانا كان أشنا بدوروبري كومالغا مسلمانكي خوي كفرمي اللي هل دواء وشوف إنما المؤمنون إخوة فأصلحوا بين إن مسلمانان برايكن برايتي إيماني بوكن أنت أساسك ككومالغايكي مسلمان برايتي من هبي لبين يكترا أما يعني واتا بازنيكي توزي بازنا قورة كمان هي كمرفايتية بازنيكي ترمان هي لما يتخوارو كبازني هاولاتي بونو بإيمانيك إنما المؤمنين خد بازنيكي ترمان هي كبازني خزمايتية وأولو الأرحام بعضهم أولى ببعض كلا قرآن باز أكا سيل الرحمة كانوا خزمة كان أولى تنبا يكتري لدواء أما يكتري بازني كي تشكترو تشرتر كأبيت نواتو أساسي كأبيت خيزان لكي دروسة لدايكو باكي كخوي جل جلاله بيمان فرمي وقضى ربك ألا تعبدوا إلا إياه بالوالدين إحسانا لسوا الآية كان واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا إحكات والدين باس لخيزانك هو الناس كدايك واكيكي كاتاني لنواتكو درس به فراوانه بيت يا تواني لفراوانكو بيتو تشريكيتو كاتاني لهموج روكانيو
پەیوەندیەکانی ئینسانەکان لە یەکتری نەچڕاوە. ئینسانەکان پەیوەندیەکانیان نابێت لە یەکچڕێ، حتا ئەگەر ئەو ئینسانە پێچەوانەی بیر و بۆچوونیش بێ لە مرۆڤایەتیە کە گرین، لە ئیسلامەتیە یەکە گرین، لە خزمایەتیە یەکە گرین، لە برایەتیە یەکە گرین. کاتانێ خەیت و پەیوەندی حەبلی پەیوەندی لە نێو ئینسانەکانە زۆرن، ڕێگاکان زۆرن، تەنیا یەک ڕێگانیە بڵێیت ئەگەڵ ڕێگان بڕیت ناچێت، بەڵکە ئەبێت ئینسانەکان بەشەر تێ مرۆڤ بێ و وەکو مرۆڤێک هەڵس و کەوت بکات، ئەبێ بز ئاگای لەم پەیوەندیانە هەبێت. یەکێ لەم پەیوەندیانە، یەکێ لەم بەرژەوەندیانە ئینسانەکان بە یەکی ئۆبەسێتەوە. مادام ئینسان بە یەک ئۆبەسێت و کاتان ئینسانەکانە بێ هەوڵ بدات چاکسازی و جوانکاری بکە لە چێ لەگەڵ پەیوەندیەکانیە. زۆر باش مامۆستا بە سەرەتا لە خێزانەوە دەست پێ بکەین. تەنانەت ئاەتی قورئانی پیرۆز بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت ڕۆشتنە ژوورەوەی منداڵ بۆ ژووری دایباب یاسا و ڕێسای بۆ دانراوە کە منداڵ بۆ منە مەحرەمترین و نزیکترین کەسە بە دایک و باوکەوە. ئاینی پیرۆزی ئیسلام ئەمەشی ڕێخستووە لە پێناو پاراستنی شکۆی دایک و باوک و لە پێناو پاراستنی دەرونی منداڵ. دیارە لە شریعەتی ئیسلامە ئادابێکمان هەیە کە ئادابی ئەوەیە کە خوای جەلە جەلالوو باز لە مەسائیلی ئینسانەکانە کە پەیوەندیان بە یەکەوە هەبێت کە فەرمێ خوای گەورە پێمان ئەفەرمێت وإذا استأذنك أحدكم ثلاثا فلم يؤذن له فلم خوای جەلە جەلالوو ئاەتەکە فەرمێت سێ کاتەیە بۆتان بۆ ئەوانەی کە جاریەن لە بینتانە یا مناڵەکانتان کە هێشتا نەگەشتونەتە قۆناغین، با لە سێ کاتە ئادابی چوونەوەتانە بێ. دوای نوێژی عیشا و لە پێش نوێژی بەیانی و لە دوای نوێژی بەیانی ئەو کاتە ئادابانە هەیە کە ئادابی ڕعایەتکردنی چی بکبارێزرێ هاتوچۆی ئینسانەکان لە بینی خۆیانە لە ناو خێزانەکە ماڵەکە بپارێزرێ. گەینا ئەسڵ لە ماڵە ئەوە ئینسان ئەچێتە ناو ماڵی خۆیەوە و پەیوەندی بە خۆیەوە ئەبەستێت. بەڵام لە هەمان کاتیشە خوای گەورە بۆی ئینسانەکەی داناوە کە ئەبێت تایبەتمەندی دروست کات بۆ هاتوچۆکەی. ئەمە لە ناو خێزانە، لە ناو خێزانە کە ئەفەرمێ ڕێز لە دایک و باوک بگرە، لە پلەی دایک و باوکێتە سەر برای گەورە و خوشکی گەورە و کە مەحرەمیەتێک لە نێوانیانە هەبێت. ئەم مەحرەمیەتێک کە هەیە و هاتوچۆکردن و بەیەکۆبوونەی ئینسانەکان وەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە باسی مناڵەکانە ئەفەرمێ مناڵەکان کە گەیشتنە تەمەنی 10 ساڵ ئیتر جێگەکانیان لێ جیا بکەنەوە، با مناڵەکان بەیەکۆ نەخەون، یعنی شوێنی خۆیان هەبێت. و دایک و باوکەکان مەسەلەن کە کاری خۆیان هەبێ و ئیشی خۆیان هەبێ با لەبەرچاو منداڵەکانیانە نەبێت و مناڵەکان شێوازێکی پەیوەندیەکەیان پەیوەندی نەک لە هەموو کارێکە تەدەخل بکە. واتە خێزان کە گەورەترین نەواتە گەورەترین ئادابی تایبەتی بۆ دانرا، لە ئادابی مەحرەمیەت، لە ئادابی ڕێزی دایک و باوک، لە ئادابی چوونە لای دایک و باوکەکان کە ئیزنیان لێ وەربگرن و هەروە لەم کۆمەڵانە کە نامەحرەمەکان لە مەحرەمەکان جیاکرێتەوە. ئەمە هەمووی کۆمەڵە ئادابێکی تایبەتە لە شەریعەتی خوا بۆ بەهێزکردنی خێزانە، تاوەکو خێزانەکان لەسەر بنەمایەکی جوان پێک بێت و ئەساسێکی گرنگی دروست بێت کە کۆڵەکەی ئەساسی خێزان دایک و باوکە. دایک و باوکەکە ئەبێ لەسەر ئەساسی چی دروست بێت؟ لەسەر ئەساسێکی دینداری و خواناسی و دایکی باش پەیا بکات، باوکی باش پەیا ببێ بۆ مناڵی چاک، اینجا تاوەکو بەرهەمی باشیان دروست بێت. زۆر باش مامۆستا، لە نێو خێزاندا ئەرک و واجباتی تاکەکانی خێزان بە تایبەت سەرۆک عایلە و پیا و دایک بەرامبەر بە منداڵەکانیان چێ بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام فێری ئەومان دەکا کە ئێمە ئەچینە مزگەوت دینەوە سەلام بکەین، ئاشتی و نەرمونیانی خۆمان دابارین بەسەر خێزانەکانماندا. بەڵام لە کۆمەڵگەی ئێمەدا ئەم عرف و یاسا جوانانە سەلامکردن و زەردەخەنەوە هێنانەوەی دیاری یا بەخێرهێنانەوەی پیا و پشتگوێ خراون و وەکو بێگانەیەک دێتەوە ژوور و دەڕواتە دەرەوە و دێتەوە بە دەموچای مۆن و ئەم شتانەوە. ئایا ئیسلام هیچ ڕێخستنێکی بۆ ئەمە کردووە؟ دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشترین نمونەیە بۆ بەڕێوەبردنی خێزان. ولەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە. پێغەمبەر باشترین نمونەی چاولێکردنی بۆ ئادابی بەڕێوەبردنی خێزان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە فەرمودێکی فەرمێ خەیڕوکم خەیڕوکم لئەهلی و ئەنە خەیڕ لئەهلی. دیارە ئەهل هەموو ماڵ خێزانەکە گرێتەوە.
بەداخەوە ئێمە کۆمەڵگای ئێمە فترێک تا ئێستش لە هەندێک خێزانەکانە وایە وا تعبیر کراوە کە مرد کە لەگەڵ هاوسەر لەگەڵ ژنەکەیەتی ئەوەیە کە هیچ ئەتیبار بۆ خێزانەکەی بۆ ژنەکەی دروست نەکا کە ئافرەتە و مادام ئەمێ بەڵێ قەوامەی بەسەرۆ هەیە و چاودێری ئەکات و خوای بەڵام قەوامە یعنی بەڕێوەبرن و ئیدارەی ماڵ مەک ئەوەی کە ئەو لە سەری سەرۆ بێت و کەس قسەی ناتوانێت لەگەڵا بکە و کە قسەی لەگەڵ ئەی چی ئەکی لە ئاەتەکانی کە خوارگەفێ و عاشرهن بالمعروفی بە چاکەت لەگەڵ خێزانەکانتانە ڕەفتاری جوان بکەن معاشرە یعنی پێکۆژیانی چاکە کاتانێ باوک لە پێشەوەی مناڵیان بێ هاوسەرەکان لەگەڵی خۆیان لەگەڵ یەکە پێویستە وەکو دوو ڕفیق بن وەکو دوو هاوڕێی خۆشەویستی یەک بن لە دڵی یەکا بن بەڵام دەورەکانیان جیاوازە هەرێکە کارێکی پێسپێراوە باوک ناتوانێت هەموو ئیشەکەی دایکیش بەڕێ بکات دایکیش ناتوانێت چونکە ئینسانەکان وزەی ئینسان و تاقی ئینسان مەحدودە بەڵام هەر یەکە کە کار و پلەیەکی پێسپێراوەکو ئەم لە شەوای نانێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مسلمانان وەکو لاشەیە گوان ئەی باشە خۆ ئێمە بۆ عام ئەفەرموین پێغەمبەری خوا بۆ عام فەرمێ مثل المؤمنین فی التوادد والتراحم كمثل جسد واحد وەکو یەک لاشە وایە ئەی باشە لەگەڵ کەسێکی بێگانە و مسلمانێکە ئەی لەگەڵ خێزانەکەی خۆیە ئەی لەگەڵ کوڕەکەیە ئەی لەگەڵ کچەکەیە نابێ یەک لاشە بێ کە ئەفەرمێ یەک لاشەیە باوکە بەڵێ باوک سەرێکە لە ماڵە جوانە بەڵام ئەگەر لاشە نەبێ ئەو سەرە چ دەورێکی هەیە ئەگەر قاچێک نەبێ ئەو سەرەی بۆ کوێ ئەڕوات کاتانێ لەو ڕوانگەوە سیر کرێ باوکی وامانێ بەداخەوە ئێستا تا ئێستی لە کۆمەڵگەی ئێمە ئەچێتە دەروێتەوە سەلامێ ناکە لە مناڵەکانی سەلامێ ناکە لە خێزانەکەی شتێکی بەدەستەوە نییە بۆیان زڕوویەکی زبر گرش وەکە ئەنەما ئەڵێ باوکی و تایسێ کۆمەڵگای کوردوانێکی لە هەڵانەی لە باوک بەڕێوبنی باوکایەتیە ئەوە بووە باوک ئەبێ لە سەری سەرۆ بێت آخر قسە هی ئەو بێ ئەوەڵ قسە هی ئەو بێ کەس نابێت قسە لەگەڵ ئەگەر غەڵەتیش بێ ئەی باوک نابێ مشاوەرێ بکا بە مناڵەکانی ئەی نابێ لەگەڵ یانە بەڕێک و بگیر کاتیان باوکی سەرکەوتوو ئەو باوکۆیە مێردی سەرکەوتوو هاوسەری سەرکەوتوو دایکی سەرکەوتوو ئەو کەسەیە ئەوەیە کە مناڵەکان پێش ئەوەی جەستەی مناڵەکان لە ژێر دەستیابێ ئەبێ دڵی مناڵەکانی لە ژێر دەستابێ تۆ کەسێک تا دڵی بۆ لای خۆ دنەهێنی نایشتوانی کارەکانی بەسەرا بسەپێنیت ئەوە یەکێکە لەو کۆمەڵگای ئێمە بۆیە ئێستاوای لێ هاتووە خەڵک بێزار بووە لە باوک وە کەلێنێکیش کەوتووە بۆ خەڵکی بێدین ئەڵێ باوک سالاری نەمێنێ باوک سالاری دوو مەعنا بەخشێ ئەگەر باوک نەمێنێت پرسی پێ نەکرێ و دایک پرسی پێ نەکرێ و کوڕ و کچ بە ئارزوی خۆی بێ لە مەرحەلەیەکی مەڕایقیان هەزار هەڵەکەن بەڵام باوک کاتێ ئەبێتە سالار ئەبێ باوکی ڕاستەقینە بێت باوکێک بێت کە لە مناڵەکە بەشە لە جەرگی خۆی بزانێت بە لاشەی خۆی بزانێت پێشەوەی لوقبەکە بۆ دەمی خۆی بەرێ بۆ دەمی مناڵەکەی بێ ئەم باوکە کەوا بێتانێت جاگی جێگەی وەشێتی کە مناڵەکە گەورە بوو ڕێزی لێ بگرێ ئێمە شتێکمان تێکەڵ کردووە ڕێزگرتنی دایک و باوک وەزای مناڵ پێش باڵغ بوونی واجبە ڕێز لە دایک و باوک بگرێ مناڵ تا باڵغ ئەبێ هیچ حکمێکی شەرعی لەسەر نییە تا باڵغ ئەبێ نەنوێژی لەسەر ڕۆژووی لەسەر وەک واجب بووە واجباتی شەرعی لەسەر نییە تا تۆ بڵێ چۆن مناڵێکی بچووکمەیە بچۆنە بێ ڕێز لە باوکی نەگرێت وەڵا ئاوای و ئاوایە ها جاریوێت تون دەبین بەرامبەری ئەبێ بڵای کاکە ئەمە بقرب أما آيتك أفن وقضى ربك ألا تعبدوا إلا إياه لك قناغك بتوان عبادة بو خواك من على يشتان عبادتي خواي لسرنية شون عبادتي باوكي يرى لي باوكي لسرة كمن على قولة أبي وباوكو دايكك بير أبي وباق أكبي أجينا بيش أوا باوكو دايكك نابي ريقا خوش قابل ولا بالي الصور كل كم رزم لي بقري با من رأي خوان فرص كم بسرية ياك شكم يا لا یا جاری وایە کە مناڵەکەش گەورە بووە ئەگاتە قۆناغی گەورە بوون مناڵ تاوەکو گەورە ئەبێت لەسەر دایک و باوکی وایە پەروەردەیەکی جوانی بکات بە نانی حەڵاڵ بە ئادابی جوان دەستی بگرێ بۆ مزگەوت بۆ ڕێگە جوانەکان بۆ نوێشکردن بۆ ئەخلاقە باشەکان باوک بە عەمەلی دایک و باوک لەناو خۆیانە بە شێوەیەکی کردداری ڕەوشتە جوانەکان بچێنن لە دڵی مناڵەکانیانە تاو کاتێک گەورە بێ کاتێک گەورە مناڵەکە گەشتە 18 ساڵ و گەورە بوو
ئیتر ئەو کاتە بۆتە مکەلەفی شەرعی خوایی دایک و باوکەکەی نوسحی لەسەرە بەڵام ئیتر واجب نییە لەسەری ئەکەوتێ بابی ئەو کاتە بابی هیدایەتەکەی هیدایەتدانەکەی ناکرێتە ئەستۆی باوکو و دایکی باوکی پەروەردەکەی لە ئەستۆی باوکو و دایکێتی بەڵام هیدایەت دەکەی لێتە چییە ئەو کەتۆ ذاتی خوای گەورەی نەکە لەن تەدی من ئەحبەبتە وەلاکن نەڵێ هێدی من یەشا بەڵام کۆمەڵگای ئێمە هەمووی تێکەڵ و پێکەڵ کردووە شتەکەی لە جێگەی خۆیان هێشتووە ئەگەر بێیت سەیری دەقەکان بکەیت حتى جاری خوێنەوەرەکانیشمان شتەکە تێکەڵ و تێکەڵی ئەکەن بەچی تێکەڵیەکە ئەچی ئەو ئەحکامانەی کە لە هی عیباداتی و گوێڕایەڵی لە کاتی تەکلیف شەریعەتر مناڵێکی بچووک تەطبیقیەکە بە زۆر لە ئەوەی کە هی گەورەکەیەتی ئەیۆک و مناڵێک تەسەڕفی لەگەڵ بکە یعنی شتەکان لە جێگەی خۆیانیە جا ئێمە پێویستمان بەوەیە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکی تر لەژێر ڕۆژنایی قورئان و لەژێر ڕۆژنایی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن مامەڵەی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ حەسەن و حوسەینە چۆن مامەڵەی کردووە کە مناڵ بوون و کچەزای پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم بەشێک بووە لێی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گشتوێتی ئەستۆی باوەشی پیاکردوون و ماچی کردوون و محیبەتی پێداون لەگەڵ ئەو مامەڵەی کە لەگەڵ خێزانەکانیا کردوێتی یا لەگەڵ خاتو فاتیمە کە گەورە بۆ کردوێتی چۆن مامەڵەی کردووە یعنی ئەو دوو مامەلەکردنە لە یەک جاکەینەوە ئەنجا باوکێکی ڕاستەقینە بین بۆ مناڵەکانمان تا مناڵەکانیشمان سبەینێ ئەگەر کردی فەنیعمە نەیشی کرد زۆر باش مامۆستا ڕۆشتنی کەسی سێەم دراوسێ ماڵە خزمێکی دیکە بۆ ماڵێکی دیکە ئاینی پیرۆزی ئیسلام هەر لە ئێزن وەرگرتن و تەقەدان لە دەرگا و لای ڕاستی دەرگا وەستاندن و وەسان و لە درزی دەرگاوە سیر نەکردن و کۆمەڵ شتێ دیکە ئەمانە ڕێخستنێکی جوانن کە کۆمەڵگە لە هەموو کاتێکا پێویستی پێێتی تەنانەت زانانی ئیسلام ئەفشۆنون لە پێناو پاراستنی شکۆی خێزان و نهێنیەکانی خێزان ئەگەر لە درزی دەرگاوە لە درزی دیوارەوە سیر بکەیت و خاوەن ماڵ بەردێکی هێڵدا بۆ چاو ئەو چاوە تا ڕادەی خوێنی نیە لە دەوڵەتی ئیسلامیدا مەبەستمەوەی خێزان هێندە شکۆی پارێزراوە کە ئاینی پیرۆزی ئیسلام لە ئیزن وەرگرتن لە تەقەدان لە دەرگا لە لای ڕاستی دەرگاوەستان تا چوونە ژوورەوە دەیەها یاسا و ڕێسا و ئەحکامی بۆ داناوە پێم خۆشە باسی ڕێخستنی ئەم سەردانیانە بکەین لە نێوان دراوسێ و کەسی سێم بۆ نێو خێزانی یەکەم دیارە سەردانکردن و سەردانکردنی ئینسان کۆمەڵێک ئادابی تایبەتی خۆی ئینسان پێویستە ئەو ئادابانە چاودێری بکە یەکەم ئادابێک کە بۆ دراوسێ بێ بۆ خزمەکەی بێ کە تاکی مسلمان پێویستە پێش ئەوەی هەنگاوەکە بنێت و ئەوێ چێ بۆ ئەو ماڵە نیەتێکی پاکی بێت نیەت زۆر گرنگە ئەگەر بە نیەتێکی چاکەوە بچێت لەبەر ئێمە سیلەی ڕەحمە ئەمە خوشکمە ئەمە دراوسێمە ئەمە مافی لەسەرمە خی گەورە وای پێفەرمووم ئەو نیەتەی کە نیەتە چاکە هەم لە لای خی گەورە بۆ ئێبێ بە عیبادەت هەم منەتێکیش ناکە بەسەریە چکڵێ من بە کاری خۆمەڵساوم بە واجیباتی خۆمەڵساوم هاتوومەتە بەردرگاکە بۆ سەردانی واجبی خۆم بەجێهێناوە منەتێ ناکە مەسەل کە بۆیە فەرمێ یەکەم شت زانانە فەرمونون زانانی ئیسلام ئیحضار النیەت چونکە پێغەمبەری خوا صلی ئینەمە الأعمال بالنیەت نیەتەکە چاک و جوان بوو ئەمە یەک دووهەم شت کاتێک کە ئەڕۆی بۆ ئەو ماڵانە پێش ئەوەی بڕۆین نیەتەکەمان هێناوە ئەنجا ئەمانەیە بڕۆین لە چ کاتێکا بڕۆین خی گەورە کە لە پێشایسە باسمان کرد بۆ مناڵەکان بفەرمێ ئادابی ناو ماڵەکە بکەن جێبەجێ بکەن یا ئەیها الذین آمنوا ليستأذنكم الذين ملكت إيمانكم والذين لم يبلغوا الحلم 3 مرات من قبل صلاة الفجر وحين تضعون ثيابكم أو آدابنا أما أفرمي ابن كثير رحمة إخوائي لبيه أفرمي هذه الآيات الكريمة اشتملت على الاستئذان الأقارب بعضهم على بعض على بلي باسي خيزانك دەبێ کاتەکان دیاری کرێ بۆ کاتەکان ئیزن وەرگری ئەفەرمی لەمەوە وەریگرە لە زیارەتکردنەکەی بزانین چ کاتێکەچی بۆ لای لەبەر ئەوەی چاگوایە کاتێکەچی بۆ کاتی مناسیبی دانی بزانی ئەو کەسە کاتی هەیە لەو کاتە بزانی ئەو کاتە لە ماندوو نییە بزانی ئەو کاتە دەستی نەگیراوە کاتانە کاتی دیاریکەیت یعنی کاتێکی مناسیب دیاری بکەی بۆ سەردانەکە یەکێکی تر لە ئادابە جوانەکانی سەردانەکە بە تایبەتی لەم ڕۆژەدا بچوینەتە پێشەوە ئێستا توانین بە جەرەسێکی
نەتۆ لێرەوە بۆی ئەڕۆیت و لە ماڵۆ نەبێ بێسوود دەرچێ نە ئەویش کتۆ پڕ ئەچێ یەکێک لە شتانە پێ چوونی مفاجئ یعنی خێرا بچینەوە لە کاتێکە مەسەن بەیانی سەعات حەوتە ئەو لە جێگا تەق لە دەرگادا وەڵا چی هاتوون بۆ دێنی حەقی کاتی دێنی چکە لەو کاتاکە لە دەرگا بدەی زێنی ئەچێ لەوانەیە کەسێکی نەخۆش بوو بێ کەسێکی مرد بێ یان لەوانەیە ئەم خۆی ئامادە نەکرد بێ ماڵەکەی شبرزە یعنی بێت لەو کاتانە مفاجئە نەبێت خێرا بچی بۆی ئیلا ئەگەر دەڵی زەمانێک بووە و زەمانیش ئەگەر کرابێ چاگوایە نامەیەکی بۆ بنووسی بێ یا باسی کردوێ لە فڵان مەوسیما دین بۆ سەردانن ئەگەر دووریش بین بەڵام ئێستا ئەمانێ یەکێکتر لە ئادابی کە ئەچینە بەرماڵەکە استئذان ئەکەین یعنی داوای ئیزن ئەکەین لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها تا إذن ورنقرن وسلام ناكن نجن لبيش سنة إذنك ورقريت كإذنكي ورقرت أقر وتي كاتمني أدمنا تشمبو مالي خصمك أم لدرقاو دالي داوي لبرناكم من نابي بيكم بهلاو إتتركي أو إنسان بكم شون أو كاتوتي مجال مني يا تلفون بوكر فلان كم شوكين بلا داوي لبرناكم شوكه مجال مني يتر التلفون كيف سلا دا أخينو يتناتشين بو مالي چونك أو كاتا واي بيوتم أي شخواي قولنا فنو إذا قيل لكم ارجعوا فارجعوا فهو أزكى لكم أو تشاكتر بو إيوه أبي كاتان كاتيكش كإذنيان نداين قماني خرافي بيندي قصة كيه فالميكي لما موساكان صالة بو بزيارتي دوستيكي ليكي لولاتكان تلفوني بو لم عراقو تشو بو ولاتيكي تر إيكي لولاتكان بو هذاك تشو تأبي تلفوني بو كسكر بو بيودي بيوكرو كاكا وين بس وجيتي كاكا بيوزناكا بيوسردان كاتمني توسك جدو خوي ئاوە تووڕێکی جواب دوای فترێک ئەم گلەی لێکروتی کاکە بۆ گلەیم لێکەی من لەو کاتا مەطلوب بووم کەسێک بووم ئەمن و ئیستخبارات لەسەر ماڵەکەم داباریوتە سەر ماڵەکەم تۆش باتیتێ تۆش ئەگیرای ئەوە بۆیە بەو شێوە ڕەدماویتە تۆ کە ئەنەما ناوناسم لەو کاتە تەلەفۆنەکە بەدەستمەوە بوو تۆ تەلەفۆنە بۆ کردوم ئەو کاتە زمانی زوو تەلەفۆنی ئەمن نەیە بۆ نۆرماڵە بووە بەلامەوە ساون گویان لە قسەکانم بووە کەوتووە ناوناسمە وەڵای پەیوەندیەکەم پێتۆ نییە لێت تووڕە بووم ئەوە لە مەسلحەت بووە ها کاتانی یەکێک لەو شتانەی کە ئیزن وەرگرین کاتێک کە وەکو جەناب فەرمووت ئەگەر ئەی ئیستئزانیش چییە ئینەمە الجوعل الاستئزان من ئەجل البەصەر لەبەر خاتی چاوە کە تۆ دەر بەڵام ئەمە لە دەرگاکە لەسەر حەوشەکەی سەیرێکەکە حجا کە تۆ سەیری ماڵەکەی کرد یا لە دەرگای حەوشەکە نادات ئەڕواتە سەری سەردا کە دەرگای حەوشەکە آخر چۆن نەبێت دەرگای حەوشەکە لەوان گوێ لێ بگوێنێکی فکوێت یا کاتێ لە دەرگا ئەدات وا لە دەرگا ئەدا دڵی کابرا ڕائەچڵەکێنێ دراوسەکانی هێتە دەرەوە ئەبێ وا لە دەرگا بێ بێواشی و گوێی لێ بێ وبقدر حتى آداب الشرعية فرمي بقدر دورك عن نوش انتظار بك لواني نوش كات بعد نوشكي توكا دورك أقل نوش شنك دورك عادة بعرف أنا بقدر دورك عن نوش انتظار بك جرسي دوهم بيبدأ انتظارك وجرسي سيم جرسي سيم اللي دا سيجار استئذانك له جواب نبو يتر لشوني خوتا بقريرو أما يكيك ترى لآداب جوانا كان بيجوي كاتك أتشينا ناو مالا كمان لدرجة منالك أجر مثلا لو كاتاك أدين لدرجة من دالية منالك إيش تا منالك تميزينية منالك 2 ساڵە 3 ساڵە درجة اللي كاتو فرم نابي بيجويكي شكو أو مناليش تا شعوري بيلاني أو منالي لخوال صابي يجوي لتقي درجة كبوة هاتو درجة كاتو بوتا كاتو توبيه بڵێ تۆ ئیز بە باوکت بڵێ یا بەدایک بڵێ کە میوانتانەیە ئەگە زانی مناڵەکە نەگەشتە تەحەدی تەمیز نەک بە شوێن مناڵێکی 2 ساڵ یا 3 ساڵە بڕۆیت چکە ئەو کاتە ئەوش نازان لەوانەیە چی ماڵەکە ماڵ ئادابی تایبەتی خۆیە کاتێک ئەمە ئەچینە ناو ماڵەکە یەکێتر لە ئادابە جوانەکانی ئەمەیە کە چیتە دوای یەکەم شتێک سەلام سەلامن عەلەیکوم سەلامی لێکەیت ئەگەر لە شەوەی شابوو پیان وتین پێش سەلام ئەەکەین و ئەنجا ناوی خۆت بڵێ حتا فەرمێ جارێکیان کەسێ داوای لە دەرگای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەنە فەرموویەتی ئەنە منم تۆ کێ دەی ئەبێ ناوی خستیانی خۆت بڵێ پێ عەیب نەبێ خۆمانین مەڵێ فڵانی کوڕی فڵانم هاتووم بۆ ماڵتان ئیزن هەیە بێ مەژوورەوە زەحمەت نەبێ
بەم ئوسلوبە جوانە چکە لەوانەیە ئەو کەسە کەسێکی تر بێ کەسێک بێ بەقەڵکێو نەیە ڕفقێو نەبێ یا کاتی کاتینە ماڵەوە هیوامەن هەیە بەعزە بدەم سەلام ناکەین ئەی سەلامەکە بکە سەلامە کرد بە ئەو بەخێراتنە بکات ئەمە ئاداب قۆناغەکانی کە هەر باز لە ئادابانەکەن کاتی ئەچیتە ناو ماڵەکە نابێ لە خۆمانە بچین لەسەر و دانیشیان لە خوار و دانیشی خاوەن ماڵ ئەمیری ماڵەکەیە حتا ئەگەر فەنوێ لە نوکاتی نوێژی شات ئەو ئەولاترە بە پێشکەوێ بۆ ئیمامەت بۆ چکە صاحبدار ئەوە ئەو پێیوتی فڵان کەس تەشریف بەرە فەرموو با چینە ژووری میوان نا قوربان وەڵا عەشاری خۆمان هەیە نا پێویست ناکات چینە ژوورەکەی تو زانی ژوورێتی تێیتێ کوێی پێوتی فلەی فەرموو چۆرە سەرەوە دانیش ناچمە سەرەوە بەعزە کەسێکیان خاوەن ماڵ کوێی پێدانای کوێی بۆ دانای ئەبێ بچیتە سەر کێڵێ ئەو شوێنە کە تۆی لێدا ئەنیشی شتێکی نێری لێ نییە ڕاستە لەبەر ئەمە کە هەر هەنگاوەکانمان هەموو ئەدەبەکان هەیە لە فقی ئیسلامیە کە ئەچیتە ژوورەوە خاوەن ماڵ شوێنێک بۆ دانێ بەسەر چاو ئەتۆ بێ گوێڕاڵی ئەو بیت چکە تۆ میوانی ئەوی میوانی ئەوی لەوە کە دانیشیت ئەتی ئەو وە پێویستە بە ئادابی بە خێراتنی میوانداری تۆ میوانداریەکە کردووە چوویتە ماڵ ئەو شوێنی ئەو بۆ دان ئەو ژوورێ ئەو بۆ دانێ ئەو جێگای ئەو بۆ بڵێ ئەبێ ئەو بە گوێڕایی ئەو بکەی چونکە یاجاری هیوامان هەیە لە کۆمەڵگای خۆمانە کە چێتم ئەڵێ ئەی کووا کچەکە بۆ نا بە خێراتنم بکەی بۆ کوڕەکە نایە بۆ لەکەلی کوێ تەدەخولی ماڵەکەی مەکە ئەو خۆیان تۆ بە خێراتنی کردووی پەلە مەکە کێڵی ئیشێکیان نییە هات بە خێراتنی کردی باشە نەشان نەهات ئەمە یەکێکە لە مەسائلەکانمان کاتێک کە یەکێتر لە ئادابە جوانەکانی ئیسلام کە فێرمان ئەکات لە چوونە زیارەتی یەکتری ئەوەیە کە کاتی ئەچین تەدەخولی شئونی کارەکانی نەکەین مەگەر پشت پرسمان پێ بکات لی نەکۆڵ بۆ لۆمەکردنی نابێ بچیت بۆ ڕەخنەرگرنی نابێ بچیت ئەم مەسەلەن شتێکی جوانی کڕیوە ئەو بە دڵی خۆیەتی یەکێک لە کێشەکان بووە لەم ڕۆژانە کاکەیە کاتوو بۆ لای کێشەیەکی بوو وتی کێشەم لەگەڵ خێزانەکە بزانانی چییە وتی خەسوومە کێت بە دڵی خۆمان شتێکمان کڕیوە بۆ ناو ماڵەکەی خۆمان هاتووە جاوە چ ڕەنگێکە ئەو بۆ کڕێوەتی کەسێ پەشیمانی خێزانەکەم پەشیمان کردوێتەوە یەک کەلیمە لە دەمە دەرەچێ ئەم شتەی جوانی کڕیوە پەرداخی کڕیوە لێوات دایناوە ئەڵێ مەسە ئەو شتم جۆنێ یاخوا پیرۆز بێت بە دڵی خۆتە بەڵێ دەی پیرۆز بێت ئیلا مەگەر ناشەرعی وەگە ناشەرعی بوو ئەتوانی پێی بڵێ کاکەکەم بە قوربان تۆ ئەم ڕەسمە نیمچە ڕووتە هەڵواسیوە جوان نییە بڕۆ لە ژوێنێکی تر داینێ یا ئەمە شتێکی چاک نییە ئەمە ئەویش ئەگەر نۆسحی وەرگرت وەرینەگرت تۆ تەکلی مکەلەف نی بەسەرەوە لەبەرەوەی ئێمە تەدەخولی کاری یەکتری نەکەن هیوامان هەیە بۆ پێی ناخۆش خەڵک چێ بۆ ماڵی تەدەخولی کاری زۆرەکە شؤونی داخلیەکە ئێم کوڕەکە چیەکە ئەی کچەکە چیەکە ئەی چیان نەکرد بۆ کوێچن ئەی بۆ ئەوە ناکەن ئەی خۆت بۆ ئەو ئیشە ناکەی تو کاکە خۆت هاتووی یارمەتی بدەیت هەروی لەگەڵ یابی بۆ خێرا بووی بەکوێ خایە بەسەریەوە ئەمە یەکێتر لە ئادابێکی ئادرە بە جوانەکانی ئیسلامەوەیە زۆر دانەنیشین تۆ سەعات نۆ چووە ئەوێت تا سەعاتی 11 شەو دانیشێ کاکە 2 سەعات دانیشە کاتە هەبێ بۆ ئەو کە زانی کاتەکە گەشتۆتە گەڕەلاوژێ ئیتاسە یەکێتر لە ئادابە جوانەکانی ئیسلام کە فێرمان ئەکات بۆ سەردانەکان ئەوەیە مەسەر سەردانە عامەکانی نە سەردانی نەخۆش تایبەتە هەر سەردانە عامەکانمان کە دانیشین وریابین نەکەوینن بۆ سەی غەیبەت و فیتنەی و قسەیەکی گرتووەتە بندەسیوە بە تایبەتی خوشکانمان ڕجای ئەوەیان لێ ئەەکەین سەردانی یەکتر ئەکەن کۆمەڵی غەیبەت و قسە نەخاتە جانتاکەی و هەڵی ڕێژێ لەوێ وەڵام کۆمەڵە شتم لە دڵا بووە چووە لای هەڵی ڕشتووە ئەمە ئاخر چوویتە مەجلیسی غەیبەت خراپترین مەجلیسێکە کە غەیبەتی تیا بکرێ لەسەر لاکی گۆشتی براکە ئینسان دانیشێ و بە ڕووتی بە مردووی بیخوا چەندێکە چەند قرس باسیەکە ئەبێ کاتە گەشتە سنووری بێشەرعی
ئیتر واسی لێبێنێ لە سیریال گرە تا قسەی جوان و لە یەکتر پرسین و خۆشەویستی و دۆسایەتی گۆڕینەوە بێت فەنیعمە یای وامان هەیە ئێستا ئەگە ئیگەێنێتە ململانەی حیزبایەتی ئەم لەسەر ئەو حیزب لەسەر ئەو حیزب ئەو کەناڵی پیشان ئەدات ئەو فلان فیشارەدا خاوەن ماڵ کۆنتڕۆڵی ماڵەکە چونکە گەوری ماڵەکە بە دەست خۆیەتی کەسێتی سەر کەناڵێک بەدڵی تۆ نییە بەدڵی من نییە من نابێت کەسە ڕەدی بەمەوە ئیلا مەگەر بێ شەرعی بێ ناشەرعی جایە ناشەرعی و کاکەوە ناشەرعی ئەگەر زانی ئەو ناشەرعیە من بە من ناخوا ئەوە ئەگەر هەر ئەوە ئەخەیتە سەر دیاری ئەهانەی منەکەی هیچ زۆر ئاسانی خوا حافیز بم نەو نهاتم بۆ لای تواتم خێزان و مەجلیسی وا بووە پشتەمەلی خۆیان سوورەکەنەوە لەسەر قەزغایەکی سیاسی کە هیچ پەیوەندیان بۆ ئەمە یەکێکە لەو ئینە بۆ ئەمانە بۆ ئەڵین بۆ بکەین بۆی کاتێک کە ئەچین بۆ سەردانی یەکتری بۆمان بێتاقەت من جاری تنش سەردانیان بکەین و قسەی خێر پێ بیکە قسەی خێریشی پێ نییە با بێدەنگ بێ عامەکانمان زۆرە بیکەین شتەکانمان جوان بیکەین مامۆستا شتێکی تر هەیە بۆونە تۆ دەمەواسر تەلەفۆن بۆ ماڵێگەکەی دەڵێ ئەم چوار کەسە دێن بۆ ماڵتان بەڵام لە ڕێگا کەسی پێنجەمیش دروستە بێ پێما بێ لە فەرمودە شاهاتووە کە کۆمەڵێ دەچن بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسی پێنجەم و چوارەم مەڵێ وەڵامیش دێم ئەو کەسێک کە وەکڵێ دەمڕاست و ئەمیدی ئەو وەفدەیە دەڵێ وەڵا ئێمە پرسمان پێغەمبەری خوا نەکردووە تا پرسی پێ نەکەین ناتوانین ڕێبە هاتنە ژوورەوەی تۆ بدەین ئەمە هیچ ڕەچاوی ئەمە کراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر جار تۆ کەسی پێنجەم لەوەچێ خاوەن ماڵ تەبیعەتی لەگەڵیان نەخوا لەوەچێ ڕقێ لە نێوانیانە هەبێ لەوەچێ خۆ ئامادەکردنێکی جددیتری بۆ هاتنی ئەو نەکرد بێ ئەمە یەکێکە لەو هەڵانەی کە هەڵەیە کە منە چم بۆ سەردانی ماڵێک بە پێویست ناکەیەکی تر لەگەڵ خۆم بەرم چی ئەڵێ ئیشێکی بە من نییە من کاتێ ئەڵێن فڵان کەس تۆ بێ بۆ ماڵمان یا ئەو ئەڵێ دێم بۆ سەردانت یەکێکی تریش لەگەڵ خۆی یێنێ چی ئەڵێ ئەو مەحرەمەتی هەیە بە ماڵەکە ئەمە کۆمەڵە شتی هەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ هەر پێغەمبەر ئیزنی وەرگرت یەکێکیان لەگەڵ بوو دای لە دەرگاکە فەرمووی ئەم کەسە ئیزن ئەدەی لەگەڵمان بێتە ژوورۆ یعنی ئەگەر ئیزنی با بڕۆی کاتەنە بێبێ ئیزنی خاوەن ماڵەکە بچاک وایە بەبێ ئیزنی خاوەن ماڵەکە ئیحراجیەکە بۆ خاوەن ماڵەکە غەسب الحەیایەکە حتا لە خواردن ئامادەکردنەکە لەوانەیە وەک تۆ فەرمی خواردنی سێ کەسی ئامادەکردن من بەداری 5 کەس ئەەکەم بە ماڵەکە ئەمە چییە کاکە گوێمە دەرێ فڵان کەس نانی زۆر دروستەکە کاکە نانی زۆر دروستەکە بۆ توی دروست کردووە بۆ ئەوی دروست نەکردووە ئەم ئادابانەمان ئەمەمان هەیە یا میوانێکی هەیە میوانێکی هاتووە میوانێکی ئەوێ بچێ بۆ ماڵیان نابێ بڵێ وەڵا کاکە بێ بۆ ماڵمان مێژ میوانی فڵان کەسی تۆ ئەم تۆ میوانی فڵان کەس ئەم میوانی تۆیە تۆ کاتێکی تر بۆ ئەمدانێ لەسەر وعدەکەی خۆت بچۆ ئەمە یەکێکە لەو نەیکە پێویستە ئینسانی مسڵمان ڕەچاوی بکات یعنی بۆچی میوانداریکردن بۆ ئاسوودەیی دڵەکان بێ نەک بۆ بارقورسی ڕاستە یەکێت لەو ئادابە جوانانی کە ئەڕۆی بۆ ماڵەکان پێویست ئەگەر بۆت کرا هەدیەک بەری لەگەڵ خۆتە هەر 2 کیلۆ میوەش بیگرە بە دەستۆ خۆ با میوەیشیانە بێ چونکە تۆ ئەو ئەخوێنیتەوە یەکێت لە ئادابە جوانەکانی میوانداری کە باسی خواردنمان کرد ئێستا کە ئەچین بۆ میوانداریەتیەکە ئەو ماڵە هەچێکی هەبوو بۆی هێنای فەنیعمە تۆ بیخۆ توان مەعیدە نەیبرد ڕەخنە لە خواردنەکەی مەگرە تەعنی لێ مەدە هەچێکی بۆ دانای فەنیعمە بۆ ئەندازەی کە پێویستە تۆ ئیخۆی نەیش خواردینێ خاوەن ماڵیش پێویستە خۆی ئەحراج نەکا بۆ میوان ئێستا جاری وایە یەکێک لە کێشەکانی میوانداری بۆ کەم بۆ تۆ هەم خاوەن ماڵەوە خۆی ئەحراجەکە میوان حەز ناکە چێ بۆ ماڵەکەی هەم وە ئەزانێ ئیتر کە میوان هاتە ماڵەکەی ئەبێ نەڕەزیل بێ بەرامبەر بە میوانەکەی نە ئیسمسریفیش بێت شتێکی هەبوو خۆش نەیشارێتوە لێی شتێکیشی نەبوو نەچێ بۆی قەرزکە ئەمە یەکێکتر لەو ئادابە جوانانی کە لە میوانداری تێ زۆر باشمان ساڵە کۆتا تەوەری بەرنامەکەم باز لە ئادابی نەخۆش و سەردانکردنی نەخۆشەکەین کە بێگومان لە فقه و لە ئەحکامی ئیسلامیدا گرنگێکی زۆر بە کاتی نەخۆش و چۆنێتی سەردانی نەخۆش دراوە پێم خۆشە باسی ڕێخستنی ئاداب و سەردانی نەخۆشم بۆ بکەین نەخۆش دیارە یەکێکە لە
حق كان حقي مسلمان حق المسلم على المسلم 5 يا 6 أفنى بيغمي خاصة كانت عيادة المريض حقك ما فيكي قومانا كسرداني نخوش بكي ولقل يا دابنيشي بلام ديالة نخوشيش قومالك آدابي تايبتي خويه جارك دو جور نخوش من هي نبعام نخوشك من هي لمستشفى كان لخصكانة كانن نخوش خانة كانن نخوشك من هي لمالوية بله ئەمەیکە لە خەسەخانە کانن ئەویش ئەکرێ بە دوو بەشۆ بەشێکیان هەیە لە چاودێری وردن ئەو نەخۆشانە کە لە چاودێری وردن ئەو نەخۆشانی کە لە ژێر چاودێری وردن و یا لە ژووری تایبەتین بەتە ئەو نەخۆشانی کە پێویست ناکات دکتۆر کەس بیان بینێ ئینسان ئەوەی چاک وایە تەنها هەواڵپرسی لە کەسی کەی بکا کە لەگەڵ یایەتی و کیفایەتیتی چیتە بەر دەرگای نەخۆشخانەکە بە تەلەفۆنی فڵان کەس نەخۆشەکەت چۆنە ئەوە من لەبەر خاتی نەخۆشەکە نایم بۆلات ئیتری حانەکە بچێ سەری یا کاتێکە لە نەخۆشە لە غێری ڕۆژانی کە دانراوە بۆ چاوپێکەوتن پێویست ناکە بچی چ کارمەندی خەسخانە ئیحراج بکەیت چ واستە بکەیت چ جمێن بە برانی پۆلیسی بەردرگا بدەی ئەخیوامەنی قسەکات کارمەندێک چۆن ناڵێ بچمە ژوورەوە وا پێکرا جاریوە شەڕ دروست ئەبێ ئەمە چێن بۆ لای نەخۆشەچم کاکە کە تۆ نەخۆشە و هاتووەتە خەسخان لەجێ چاودێری دکتۆرایە ئەم دکتۆرە خۆی چاودێریەکە تۆ ئەگەر کەسێکی چاکێکی تو ڕاستەکەی دوعای خێری بۆ بکە کاتێک کە ئەشین بووە لای نەخۆشەکە ئەگەر لە هەر شوێنێک بوو بە کەڵکی ئەوە هات چاوت پێکەوتنی بکەین و لەگەڵ یان دانیشین پێش هەموو شتێ کامترین کات لەگەڵی دانیشین با کاتەکە کورد بێ بۆ چکە نەخۆشە ئەم دیودیوی ئەوێت عیلاجی ئەوێت ئیسراحەتی ئەوێت کاتانێ با چاک و سونەت وایە ئینسان کە لە لای نەخۆشەکە کەم دانیشێت دووەم شت کاتێک کە ئەچین بۆ لای نەخۆشەکە و ئەگەر نەخۆشەکە حەواسی نەبوو قسەی ئەوە لەگەڵ ناکەین ئەگەر حەواسیشی هەبوو با نەخۆشی سەرەمەریش بێ ئومێدی بینی چاک ئەبی ئینشاءالله کەفارەتە فڵان کەسیش نەخۆش بوو تو چاک بوو نەک بێنی دوو جاری وایە ئەم نەخۆشەکە گوێی لێیەتی ئەمەڵێ وەڵا ئەوە سەرەتانیەتی فڵان کەس دوێنێش سەرەتانی وێژ مرد لە خەسخانەی وا بوو فڵان کەس ئەویش مرد خوا ئافریکا ئەو دوێن لە تەعزیەکەی کێ بووی وەڵای ئەمڕۆ کە تۆ لە تەعزیەکەی فڵان کەس بینی باسی تەعزیە و مردن بە هەموو شێوێ مەکروهە لە لای نەخۆش بکرێ مەسا شتێکی باشە ئەو مەجای کۆبوونەوە و سەردانی نەخۆشە بکرێتە مەیدانی بانگەواز وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەردانی کوڕە جوولەکەکە دەکات داوای شایەتمان و ئیمانهێنانی لێکا و ئەویش بەر لە مردنی ئیمانەهێنێ ئەم کەسە ئومێدی پێبەخشی بەخوای خۆی سەردانی کەسێکی مسلمانەکەین زیکرەکانی بخێنە سەر زمان باسی عاقبەت خێری بۆ بکەین باسی نیعمەتەکانی خوای بۆ بکەین و ئومێد و هیوایەکی گەشیش پێبەخشین کە خوای گەورە لە دایک و باوک و لە منداڵەکانی خۆی بۆی بەڕەحمترە ئەمەیەکێکە کە کاتانی هەر هیوای قیامەتی بۆ پێبدەی یەسی پێ پەیانەکەی چونکە تۆ نازانی عاقبەتی کەس چۆنە ئێمە نازانی دووهەم هەم هیوای ژیانی دنیاشی پێبەخشیت بێسی پێ پەیان مەکە لە ژیان خۆی گەورەی ئیرادەی خۆیەتی کتکەی تەقدیری کرد بێ ئەژی بێ ئومێدی مەکە ئەم کەسانی کە ئەچین بۆ لای نەخۆشەکە هەم ئیزعاجی نەکەین خەمی پێ نەدەین دڵی خۆش بکەین هانی بدەین کە ئیشەڵڵا تۆ چاکەبی خوا بەتواناترە خوا بەڕەحمترە لە هەمان کاتیشا بەڵام چاک وایە ئەم ڤیکرانە بخوێنێ با پەیوەندی لەگەڵ خوایە ببێ تا خۆی گەور ڕەحمە پێ بکە خۆ تۆ کە ئەڵێی ڕەحمە پێ بکە هەم ڕەحمی ئیمانی ڕەحمە هەم ڕەحمی چاکبوونەوەش ڕەحمە پێیەکات یەکێتر لەوەی کە ئەگەر نەخۆشەکە خۆی داوای کردی مەسە فڵان کە یاسینم بخوێنە نەخۆشم پێم خۆشە داوای چوونەت لای نەخۆشەکە خۆی داوای کردیتی ناڕۆیت تا یاسینێکم نەخوێنی ناڵم بڕۆی ئەمە چ شاکە بەڵام یاسین خوێندن یەک داواکەین لە لەوانی کە گوێی لێمانە قەت یاسین لە خەسخانەکانە بەدەنگی بەرز نەخوێن بەسەر نەخۆشە مەگەر نەخۆشەکە تەنها لە یەک ژوورا بێ لەبەرەوەی نەخۆشەکانی تر عادەتی ڕاستە ئەسڵی شەرعی یاسین ئاەتی قورئانە و بەرەکەتە بەڵام لە عورفی کوردەواری ئێمە یاسین بەسەر کەسێکە ئەخوێنێ کە لە کاتی گیان دەرچوو نابێ کە نەخۆ تۆ ئەم بەسەر ئەم نەخۆشات یاسین نەخوێن ئەوش لەو بەرەگوێی لێتی ئەڵێ بەخوام ئەوە ئەمرێت منیش لە پاڵ ئەوە منیش ئەمرم هەیەکسە ئەوە ڕوخانەوە لە بلابرشی کاتانێنە دوعای خێری بۆ بکە لە دەرەوە یاسینەکەی بەسەر نەبخوێنە سوڕەتی یاسینەکە بخوێنە بە نیەتی ئەو
بەڵام ئەگەر لە ماڵا بوو خۆی داوای کرد یاسینەکە بزە خۆی داوای نەکرد دوعاکانی بەسەر بخوێنە و بڵێ وەکو بەرەکەتێکی خوای بۆ شیفا ئەم ئەمایەتە بەسەر ئەخوێنم چونکە مەرگ و گیان دەرچوون ئەوە بەسیط نییە لای ئێمەی ساق ئاسانە بەڵام خۆمان کەوتی نەخۆشی یەسی پێپەیانەکەین یاسین بخوێنی بەسەریانە وەک تۆ فەرمووی تەڵقینی بکەین بە کلمەی لا ئیلاهە ئیلا الله و کاتێک کە گاتە سەرە مەرگ و لا ئیلاهە ئیلا الله فێر ئەکەین ئەوە فەنیعمە شتێکی جوانە بەڵام بەو مەرجە لەناو خەسەخانەیەکی گشتیانە بێ زۆر باش مامۆستاگیان لە بابەت ئادابە کۆمەڵایەتیەکان و ڕێخستنیان لە ئیسلامدا کۆتا قسە و پەیامی بەڕێستان چیە شتێک من نەپرسی بێ و پێویست کات جەناب ئاماژەی پێ بکەیت وەڵای یەکەم کۆتام قسەمان ئەوەیە لە هەر کاتێک کا سەردانی خزمێکەکەین برایەکەکەی کچێکمانەکەین کوڕێکمانەکەین ئەبێ بە نیەتە چاکەکانمان بێنی ئیشەڵا بە جوز بەشێکە لە عیبادەتەکان ئەوکو چۆنەچین بۆ مزگەوت سیلەی ڕەحمیش بەقەدەر عیبادەتەکان فەرمانی پێدراوە قەتعی سیلەی ڕەحمەکان نەکەین بە تایبەتی خزمەکان ئەلئەقرەبوون خزمەکان و جابراکانمان تەرکیان نەکەین دووە ئاخر شتمان کە کاتێک کە ئەڕۆین بۆ لای کەسێک جیاوازیکەین هاتوچۆی خزمان و دۆستان تیجارەت و مامەڵە نییە فڵان شتە پێ ئەفرۆشم پارەکەم نەیت ئەگەر نەبێت پێ نافرۆشم من چوم سەردانی فڵان کەسکم نهاتوو سەردانم بکات قەت لە مقابلی کەسی ترا نەکەین لەوانەیە وا بێت نێتەوە بۆ لە سەردانی تۆ سەردانی بکە دڵی یەشاوە جارێ بە دوو جار بە سێ جار سەردانی بکە جارێ پێغەمبەر کەسێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و کۆمەڵی خزمم هەیە منەش سەردانیەکەمەوە نایەن فەرمی هەموو نەیفەرموو مەچۆ تۆ فەرمی تۆ بچواتە چۆی بکە وەکو وایە هەموو کاتێک چنگی خۆڵ بکەیتە ناو چاوانیانەوە تەریقیان بکەیتەوە بەڵام ئێمە بەو نیەتەنە بەو نیەتی ئەوەی کە دڵەکانیان شکاوە بیانهێنینەوە تیجاری نییە فڵان کەس نایە بۆ لام نەخۆش بوو منیش ناچم بۆ لای نەخۆشەکەی کە نەخۆش بووە ناچم ئەبێ هەموو کاتێ بە تایبەتی نەخۆشەکان خوای جەلە جەلالو لە فەرمودەی قودسیە لە ڕۆژی قیامەتە ئەفەرمێ بە عەبدەکەم فڵانە کات نەخۆش بووم نەهاتی بۆ لام ئەفەرمێ یا ڕەب زاتی تۆ کەی نەخۆش ئەبێت ئەفەرمێ فڵان عەبدم نەخۆش بوو ئەگەر بچوویتە من لێوێ کاتە بەرەکەتی من لێوم کاتان سەردانی نەخۆشەکان پەلەی لێ بکەین سەردانیان بکەین بەو ئەندازەی کە لە بەرژەوەندی ئەوان نابێت ئیتر بە پرسینێک بێ بە نامەیەک بێت بە تەلەفۆنێک بێت بە هەر شتێک بێت لە نەخۆشەکانمان پرسینەوە ئاخر شتمان کە عەرزتان بکەین ئەوەیە لە سەردانی خزمەکان و دۆستەکان و دراوسێکانە جیاوازی دەوڵەمەنەکان و هەژارەکان نەکەین داوازی پلە بەرزەکان و پلە نزمەکان نەکەین ئەمە چونکە کارمەندێکی کارگوزارێکە ناچم بۆ لای بەڵام ئەم چونکە وەزیرەکە حەوت جار بچی بۆ لای ئەم چونکە خاوەن مەسلحەتەکە دە جارەچی بۆ لای لەبەر ئەوە نەبێ واتە هاتوچووەکەمان لەبەر خاتری پلە و پایە و مادە نەبێ فەرقی ئینسان هەژارەکان نەکەین بەڵکە هەژارەکان زیاتر سەردانیان بکەین دڵنەواییان بکەین دەستیان بگرین تا ئەوانیش بێتەوە چونکە ئەگەر ئەوانیش بەڵێ سەردانیانەکەین دۆستمە خۆشەویستمە قەلە قەسێکایە قەسێک خوا پێیاوە سەردانی شێکەم پیرۆزبایی لێک مامۆستاگیان خۆی گەورە پاداشی بەخێر بداتەوە زۆر سپاس بۆ ئامادەبوون بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوە یاسیزی تا بێگەشتنەوەی تر لە پەنای خوادا بن هەر شاد و سەرکەوتو و سەرفراز بن خواتان لەگەڵ ناویشی سەرکەوتو بیە